من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بناوی پەروەردیگاری باڵادەستی جیهانیان، سڵاوتان لێبێ ڕۆژوگرانی خۆشەویست. ئەمڕۆژ بەخشین بەردەوامە لە جێبەجێکردنی پرۆژە خێرخوازیەکانی. بەخشین ئەمڕۆ لە پارێزگای هەڵەبجەی شەهید ئەوێت 200 خانەوادەی هەژار و مناڵی بێباوت دڵخۆش بکات بە دابەشکردنی سەبەتەی خۆراک بەسەریاندا بۆ ئەوی بتوانین بە هەمومان خزمەتی هەژاران و نەداران بکەین لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. ئەمەی کە ئەمڕۆ دابەش دەکرێت بەروبوومی هاوکاری و کۆمەچی و دەستگیرەکانی ئەوەی ئازیز و خۆشەویستە بۆ دەستگای بەخشین. دەستگای بەخشینیش ئەمڕۆ ئەوێت 200 خانەوادەی هەژار و نەدار دڵخۆش بکات. ئومێد دەکەین بۆی هاوکاری و کۆمەچەکانی ئێوە بتوانین سفرەی هەژاران و نەداران و منداڵانی بێباوک ڕازاوە بکەین. دەستخۆشی لە بەرنامەی بەخشینەکەم بۆ ئەم خواردنیانە داگینی خوا بێوەیان کەی خوا لایاندا لە بەڵاو مسیوت. دەستخۆشی لە خەیرخوازانەکەم خوا جەزای ڕەحمەتان باتۆ، خوا سەربەرزتان کە، خوا دینی ئیسلام سەربەرز کە و بێوەیتان کە، خوا جەزای خەیرخوازانی جباتۆ، خوا لە هەوەج ڕازی بێ، خوا بێوەیتان کە بەرنامەی بەخشین خوای گەورەی لێی ڕازی بێت. خوا جەزای ڕەحمەتان باتۆ ئیشەڵڵا. بەخوا ئائیستا ئەم خواردنە ملیۆنەها دینار تێرێ بۆ فەقیر و فەقەرا خوای گەورە لە بەرنامەی بەخشین ڕازی بێ و لەو کەسانی چە ڕازی بێت هەنا بگیانەست. دەستخۆشی لە بەرنامەی بەخشینەکەین کەوا ئەمڕۆ هاتووە هەڵەبجەی شەهیدی بەسەر کردوێتەوە کە خواردن بەسەر 200 خێزانی خانەوادەی نەدار و کەمدەست و بێدەسەڵاتە دابەش دەکات لە بێسەرپەرشت و لە فەقیر و لە دەستکورتە. ئێمە زۆر دەستخۆشییان لەکەین خوای گەورە نمونەیان زیاو بکە یا ڕەبی خوای گەورە پایداریان بکە و زۆر مەمنونی ئەم ستافە بەڕێزەکەین کە درێژایی چەندی ساڵە یارمەتی ئەم خەڵک و هەژاروی ئەم کوردستانە دەن بە عام بەگشتی بوون بە پردێکی متمانە لە نێوان دەوڵەمەنان و خێرخوازانە خوای گەورە پاداشیوان باتەوە گیرفانیان پڕ بێت دەست نەکەن بە گیرفانی خاڵیان نمونەیان زیاو بێ هەتا ئەوان ببەخشن ئەم بەرنامە خێریە گەورەیە هەر بەردەوام ئەوێ بۆ خێری بۆ مسلمانان بەردەوام گیرفانیان پڕە کاسەیان پڕە لەم کاتە پیرۆزە لەم کاتە مبارەکە کە ڕەمەزانە و خەڵک پێویستی بە کیلۆیەشتە لەبەرەوە بازار قەیرانێکی زۆرە و نەبوونی و نەداری ڕووکردێتە ئەم خەڵکە. ئەم بەرنامە بەڕێزە ئەم ستافە بەڕێزە لە پشتی مسلمانە دەوڵەمەنەکان و خوای گەورە پاداشی خێران باتە و نمونەیان زیاو بێ. بەڕاستی لە کاتێکە هاتووە کاتی خۆیتی دەستخۆشییان لێ بکەین لەبەرەوە لەم کاتا بەشە خۆراک هەر نەماوە مەسلەی کە پێڵێن بایعی بە زمانەکەی خۆمان بەشە بایعی هەر نەماوە لە هیچ شوێنێکە بڕاوە بەعام ئەمان هاتوون شوێنی ئەویشیان پڕ کردوتەوە و شوێنی گشتیان پڕ کردوتەوە بە زیاتریشەوە لێرە زۆر پێویستە دەستخۆشیان لێ بکەین. بەڕاستی شوێنێکی تەواو تاواکەلێنێکی زۆر گەورەی بۆشایی بۆ ئێمە پڕ کردوتەوە بۆ چینی فەقیر و هەژار لە هەموو شار و شارۆچکەکانە نمونەیان دیارە و دەستخۆشیان لێەکەین و شوێنێکی باشیان پڕ کردوتەوە بۆ خەڵکی فەقیر و هەژار دەستخۆشیان لێکەین خوا جەزایان باتۆ یاخۆ. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین
0 960 11 0 960 35 0 750 723 25 55 بەڕاستی زۆر سوپاسی بەخشین ئەەکەی فەقیر زۆرە لەم کاتی هەژاری و نەبوونیە لەم کاتی داماییە بەخوا کەسیشی نییە دڵنیا بن جا ئەوان ئەتوانین هینی وا هەیە بە شەوێک دا وەرە پارە سەرفەکە ئەوان هەڵتا یعنی باخیان بەخۆی پارەیان نەدا هەڵتا یعنی پارێزگەر لەم خەڵکە فەقیرەکەن لە چین لە بێوژن لە هەتی و لە کەمەندام لە هەمووشێ جا خۆت کاوە ڕێگەی تەقدیر و ینی سپاسە زۆر پێویست بەزی هەیە بە تایبەتی بێوەژنە هەتی و کەمەندام ئەو خەڵکانێکەوە هیچیان لێ بیکڕن لەم کاتی موچە نییە گرانیە ئەم هاوینە گەرمە جا بەڕاستی مەکرد بەخشین ئەتوانی ئەم ڕێگە ببڕێت دەستخۆشی لە بەرنامەی بەخشین و ناوچەی هەڵەبجێ شەهید دەکەم بۆ بەسەرکردنەوەیان کە بەسەر خەڵکی فەقیر و هەژارە هەردەم و هەردەم لایەن لە فەقیر و هەژار کردوەتەوە بەبێ جیاوازی حیزبەکان بەڕاستی خەمخۆرانە و دڵسۆزانە ئەو هەڵساون بە ئەرکی پیرۆزی خۆیان لەم ڕۆژگارەدا کە بایعی نییە و کە ئیش نییە و کە بێکاریە و لە هەموو لایەکەوە قەیرانە و خەڵک محتاجە بە هەموو ڕزقێکی ئەمڕۆ. بەناوی خوای گەورە میهرەبان ئەمڕۆ لە درێژەی پرۆژە خزمەتگوزاریەکانمان وەک بەرنامەی بەخشین نووسینگەی هەڵەبجەی شەهید توانیمان 200 حیسە خواردن تەوزیع بکەین بەسەر هەژار و بێباوک و خاوەن پێداویستی تایبەتی سنووری پارێزگای هەڵەبجەی شەهیددا وەک ئاشکرایە لای هەموو لایەک بەرنامەی بەخشین بە درێژایی ساڵ لە خزمەتی خەڵکی هەژار و نەخۆش و کەم دەرامەتایە بە تایبەتی لە مانگی ڕەمەزانە کە ئەم پرۆسەیە ئەنجام دەدا دابەشکردنی خۆراک و ئەلحەمدوللا ئەم ساڵی ژوا دەبینن لە مانگی ڕەمەزانە ئەو پرۆسەیەمان دەست پێ کردووە بۆ ئەوی بتوانین شتێکی کام لە خەفەت و لە نەبوونی و لە نەداری خەڵکی هەژاری سنوورەکە دەربکەین هەڵبەت جێگەی خۆیەتی کە سوپاسی خەڵکی خێرخوا بکەم سوپاسی هەموو ئەو کەسانە بکەین کە بە قسەیەکی خێر بە هاوکاریەکی کەم هاوکاری بەرنامەی بەخشین دەکەن تا بەرنامەی بەخشینش بتوانێت هاوکاری خەڵکی نەدار و نەخۆش و کەم دەرامەتی پێ بکە و سوپاسی هەموو ئەو کەسانە بکەین کە بەدەمانەوە دێن هاوکارمانن تا ئێمە بتوانین ئەو پرۆسەیە درێژە پێ بدەین ئەو کار و خزمەتگوزاریانە بەردەوامی پێ بدەین و ئومێد دەکەین ئینشاءڵڵا لە داهاتوودا خزمەتی زیاتر بکەین بە خەڵکی ئەم سنووری پارێزگای هەڵەبجەی شەهید و بتوانین دەستی ئاوەدانی زیاتر بێنینە سنوورەکە پرۆژەی باشتر بکەین و داواشمان لە خەڵکی خێرخواوەیە لە خەڵکی خوا پێداوەیە کە لا لە خەڵکی هەژار بکەنەوە وەک دەستێکی ئەمین ئینشاءڵڵا ئێمە بتوانین بیگەین ئەو خەڵکانی کە مستحقن بەبێ ئەوەی چ ڕەنجێک و چ دەنگێکن بتوانین خزمەتی هەموو کەس بکەین بەبێ فەرق و جیاوازی.
ئەمڕۆژ بەهۆی هاوکاری و کۆمەچی و دەستگیریەکانی ئەوەی ئازیز و خۆشەویستەوە کە ئاراستەی دەستگای بەخشینتان کرد توانیمان 200 خانەوادەی هەژار و نەدار و خاوەن پێداویستی تایبەت و منداڵی بێباوک لە پارێزگای هەڵەبجەی شەهید دڵخۆش بکەین بە دابەشکردنی سەبەتەی خۆراک بەسەریاندا. چەند خۆشە کاتێک تۆی خێرخواز بەشداری ئەەکەی لە دڵخۆشکردنی ماڵێکی هەژار، ماڵێکی نەدار، ماڵێکی بێباوک. خۆمان ئەزانین لە هەرێمی کوردستان بە ناوی قەیرانەوە خەڵکێکی زۆر لەوە زیاتر بێناز بووە کە ساڵانی پێشوو بێناز بوو. کاتێک ئەو نەهامەتی و ناڕەحەتی و ناخۆشیانە ڕوو لە هەژاران و نەداران دەکات لە هەرێمی کوردستان، دەستگایەک وەک دەستگای بەخشین لە ڕێگەی ئەوەی ئازیز و خۆشەویستەوە بەم شێوەیە هەزاران ماڵی هەژار و نەدار دڵخۆش دەکات و سفریان ڕازاوە ئەکات. خۆتان ئەزانن لە مانگی ڕەمەزاندا زیاتر خەڵک پێویستی بە خواردن و خۆراکەیە، بۆیە بەخشین هەوڵیدا لە ڕێگەی خێرخوازی ئێوەی بەڕێزەوە 8,000 خانەوادەی هەژار و نەدار سەبەتەی خۆراکیان بەسەر دابەش بکات. سوپاس بۆ خوای پەروەردیگار ڕۆژ لە دوای ڕۆژ لەسەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بەهۆی هاوکاری و دەستگیریەکانی ئێوە دڵی هەژاران و نەداران خۆش دەکەین و دەستی دوعا بۆ خوای پەروەردیگار بەرز دەکەنەوە و دوعا بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست دەکەن. دیارە کاتێک ئێوە ئەبەخشن ماڵەکان ئاوادان ئەبنەوە و فرمێسک و ناڕەحەتی و ناخۆشەکان کەمترە بێتەوە. بۆیە پێتان ئەڵێین ئێوە بەردەوام بن، دڵنیا بن ئێمەش ماندوو نابین و هەژاران و نەداران لەسەر جەم شار و شارچکەکانی هەرێمی کوردستان بەبێ جیاوازی بەسەر دەکەیتەوە. خوای پەروەردیگار لێتان قبوڵ کات و تاعەت و ڕۆژشتان قبوڵ تا بەرنامەیەکتر و تا شارێکتر پێتان شاد دەبینەوە بۆ خزمەتی هەژاران و نەداران بەخواتان ئەسپێرین. وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.